سڵاوتان لەبێتم کاتان باش محەممەد علیم بەرنمەیەکی دیکەی چاودێرتان پێشکەشەکەم لەسەر ڕاستپاردەی جەنابی پارێزگاری کەرکووک بەسەرپەرشتی چاودێری تەندروستی کەرکووک کەرتی یەک هەڵمەتەکانیان بەردەوامە لەسەر تایبەتتر گۆشت فرۆشەکان لە هەمان کات ئەو شوێنەی کە گۆشتی لێخورێ چێشتخانەکان ئەمڕۆ بەسپاسەوە لەگەڵ تیمەکانی چاودێری تەندروستی کەرکووک هەڵمەتێکی چڕ لە ناو گەڕێکی شۆراو ئەنجامەدەن بە تایبەت چێشتخانە و فرۆشگای گۆشتی سوور بەسەرەکەنەوە ئایا پابەندی مەرجە تەندروستەکانن ئایا مەرجە تەندروستەکان لە ناو فرۆشگاکان جێبەجێ کرێ خۆم و ستافی بەرنامەی چاودێر لە خزمەتی بینەرانە بین بینەر بن. ڕێزان دروست لە گەڕێکی شۆراوین کۆمەڵی چێشتخانە و خواردنگە بەسەرەکەینەوە. سەلام عەلەیکوم کاتتان باش لەگەڵ تیمەکانی چاودێری تەندروستی کەرکووک بەشی چاودێری کەرتی یەک بەڕێز عەلی جەمیل سەرپەرشتی ئەم کەرتە ئاکات. ئەم بەڕادان بەفرە چییە لە ناوی؟ قەینامە بەڕادەیان ئیشەکە هیچ ناکە ئەم بەفرە چییە لە ناوی؟ چۆن؟ خۆی بەڕاد نییە ئەمە چەند دەرزانی خۆی بەڕاد بۆ گۆشت چەند دەرەجێ ئەمە کوا دەرەجەکەیت چەندێکە؟ بێتەوە ناقص دووە دوکتۆر گەرە بیکەیتە ناقص یەک 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 گەرە بیکەیتە یەک گەرە بیکەیتە یەک یەک بۆ سێ و نیو تێگەی؟ کوا مەتبەخەکەتان لێرەیە؟ دروست دکتۆر عەلی ئامانجێتی بچێتە شوێنی ئامادەکردنی چێ خاوەنێتی؟ بە خاوەنەکەی بێ ئێدە باش لێو بۆستە بەس با کامیرەکە نەتگرێ ئەمە چێ پێتانی و دڕەشیکان کاکە؟ قيس خلي واحد ماكو يعمل خليه يكتب خليه يطلع ورقة يكتب أم ديوار الرشا نابية أم سقف الرشا نابية معقولني إيش معقولني صدري دول نفني والله السلام أي تشاف والله تشوفينا أي كلاو نتسفي كلو نقلاوي كردوها هيتي نكردو غاز دا جورو غاز دا جورو او تشتي تو اللي دايناوا کۆمەڵی تێبینی دکتۆر عەلی لەم چێشتخانەیە بەدیکرا و لە لای دکتۆر عەلی ئەمانە قبول کراو نییە خۆی بە شێوەیەکی ورد پشکنین بۆ ناو چێشتخانەکە ئاکات. قالوا ام غوشتين كمان دري وصل يا فا وصلتي ابو دريا اما شلونك يا تو بس عملت امبولي ده تيجي ما كان خو فريش او دقيق بيكل او دقيق سمك ذا اما النوصدي مانجا وايا يوصليها ما شاء الله بازانية تقول بابوني منقش والله إذا جاي تحضير تاعنا شوية تعزمانية ميت أنا
ساده با ملشکه شلون؟ اما ساده با ام براده ساده با ملشکه إيه. او يتبو قشت بس ام شوشانه بون الرشا اي غشنا شوش اما بون الرش بون مو صالي تونا بي ستيل انا ستيلا انا ستيل كالرش بو قال فريدي تا اي شو يكون وانا رشبو نبوه يكون تا ورا سيري وانا رش نبوه اي سبي شانته سيري هذا ايش شايف كامل اول سبوي كما وتا وتا اما الرش يعني رجني شو مقالته عديك اللي ده جيب دوب تنسيل كناري انت هي ليش نكرب بس والله ما تسين زور بي مطعم كان ستيلا رج نبو خواز انا ما كي كريته حمام مطعم في صار داني اي 4 صاله بلاد في اخوك في النابي قريب يقوري من الظالم هو كون لا ابا فيش رمضان ما في هذا ما في رمضان دقيقه وجبت على كل غاز نابي لجورو بخالو غاز ممنوعه غاز قال له دروبي لدرو لحم عايزين حقيقيه قال له دروبي ممنوعه قاتی سەرەوەی ئەم چەشتخانەیە شوێنی خێزانیە و دکتۆر عەلی خۆی بە شێوەیەکی ورد پشکنین بۆ ناو ئەم شوێنە تایبەتەکە بۆی ئەگەری هەر جۆرێک لە جۆرەکان بێت هیچ تێبینیەک تێ دکتۆر والله غير ما بي سي دانا وفريان نداو ما مريك حوشيو هارونا ما عادوا مكان تحضير كتبتوا؟ ايه يا رب يلا بابا کۆمەڵی تێبینی لە خوارەوە هەبوو لە ناو چەشتخانەکە دکتۆر عەلی وەکو تێبینیەک نووسی و ئاگداریانەکاتەوە وەکو ئاگدارکردنەوەیەک وەکو سەرەتا و بۆ جاری داهاتوو پێم وابێ ڕوبەڕووی لێپرسینەوەی دیکە بنەوە ئێمە لە بەرنامەی چاودێر لە گەڕێکی شۆراو لەگەڵتان بەردەوامە بیت. هەر دروست لە گەڕێکی شۆراو شوێنێکی جیاوازتر چەشتخانەیەکی دیکەیە بەڕێز دکتۆر عەلی و تیمەکەی پشکنینی ورد بۆ ناو چەشتخانەکان ئەنجامەدا. طلع يلا طلع كل تلاف هذا دکتۆر بۆچی ئیتلاف؟ ايوه ناو چیسەی خۆی نییە تاریخی پێوە نییە ئەمە کۆدی ماوە بە سەرچوونی پێوە یاخودنا ئەمە ماوەی بە سەرچووی پێوە نییە بەروارەکەی کە هەر چیسەیەک هەر مریشکێک بەستوو بێ بەرواری بە سەرچووی پێوە نەبێ ئێمە دەست بەجێ یەکسەر لە ناوێ بین ئیتلافەکرێ يكسر يلا ما يخاف شنو هالقد ادري هالقد شنو هذا يعني تسمع عندي واحد يجي ياخذ الأثيم ما يصير عيني هذا ما لازم تتلفه راسا ما يبقى هنا شنو هنا تذبح شلون؟ تذبح هنا لا تذبح شنو يعني انت دجاج جامد هذا مكان ينظف فيه الدجاج هاي شنو هاي منهول مفتوح هذا لازم يتسكر؟ وانا عندي هذا شو اسمه بس هذا عادي شنو هالاشياء زايده ليش ما تذبها اما اشياء يا مو زياده ايش ناكا هنا ولا مناوه پرسیارێک لە ڕووی تەندروستیەوە دکتۆر اما ئەو ڕەشبوونەوەیە چییە؟ ئەمە ئەم ڕژبوونەوە تەتێک چووە کە لە ناو لاینەکەی دەرچیە یا بە فرێشی بیکڕن مەسەن یا خۆیان کە ئیکڕن دایان لەگەل ناو لاینەکەی خۆی نەبێ داینە خۆی بای سێ ڕۆژە دوای سێ ڕۆژ گەرێت لاف بکرێ ئەگەر مجەمەد بێ ئەزنەبی بێ تاریخیەوە تا ساڵێکە خۆی ساڵێک ئەبێ دوانزە مانگ تێگەی بەس ئەمە دەرکراوە ئەمە دیارە هذا فريش لو شنو مثل هذا؟ استاذ العزيز هذا جتني وجبه تعبانه فطلعت منها دم نظفتها ما رجعت ادري مستورد لو فريش مستورد نفس الشركه اللي عنديش مطلعه بالجيس استاذ العزيز هاي الوجبه جتني كانت موشي فرجعت ادري موشي غير انت وجبه غير باللايلون لو مو بدون لايلون بدون لايلون هو بلايلون كامل
جاني كامل. اي وين ليش ما نشوف لايلون؟ وانا اتزوج وانظف الداخل مالت الاحشاء ما احشاء ايه وصلت الفكره؟ فمن يذوب ما يرجع النايلون، النايلون انا دفه. ما يخالف احشاء يعني فريش انت جايب. لا مو احشاء اللي داخل، انا عندي شو اسمه تنظيف داخل هذه البقايا اللي بالدجاج. ام زقريت يا ماليري معقول انا دكان زقر اخوي شلون بك هاك قشتي تيك شو قشتي يا اسد يا ابا احنا ناخذها للكلاب للمحميه ندزها للمحميه محميه يعني ايش عليه هاي اسد شنو وين ما يصير انطيني اسمه حتى نروح عليه ادري افتهم وين هاي منو شلون شو اسمه سرجم ام گوشتو مریشکە ماوە بەسەر چوانە دەسی بەسەر ئاگیرە اما دسي بس راجل ما من دائما بويتشك شيري هي ايدينا اواي با اي خوا كويا كيني وكامي خراب بو او دايناوا بس لا اما ما ناخوا اما كعاتين بوم شونا شت مان بيني تا برواري بسرسوي بيونيه اما يبي ئێوە چی لێک او سيدانيا ئێوە لە ڕووی یاساییەوە دەسی بەسەر ئاگیرە بس دسي بس ام سيداني دامو في او کۆدی لەسەرەوە ئەکسپاری پێوە او برواركي بيو ناتوان بيبا بس امانه امانه هم يبين إذا هم وزنه كاين وين وزن مالكم؟ عندكم وزن؟ يدري ايه ليش ماكو؟ هسه احنا لازم نوزنها هەر گۆشتێک یاخود مریشکێک کۆدی ئەکسپاری پێوە نەبێت لە هەر چێشخانێک دەسی بەسەر ئەگیرێ کە زیاتر لە 100 کیلۆ گۆشت و مریشکی ماوە بەسەر چوو لێرەیە ئەتوانم بڵێم دەستی بەسەر ئەگیرە و بۆیان نییە لە ناو چێشتخانەکان بفرۆشرێ و دەستیشی بەسەر ئاگیرە ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین. استاذ هذا تخمير بس شو اسمه حمرة صارت. ليش صبغ حمراء؟ غذائي. ها؟ صبغ غذائي. وين هاي الصبغ غذائي نريد نشوفه مو بعض. جيبها انت بعدين ما يصير بالبلاستيك اخي بس دقيقة هذا بالبلاستيك ما يصير انت لازم اذا تخلفت شيء لازم بالستيل عندي نفس هذا بس انكسر. ايه دکتۆر دکتۆر ئەمە چییە ئەمە سوور بوو ئەو مریشکە سوورە هلا ڕەنگی بۆ ممسورة بوتسيها هلا والله منين ما استاذ العزيز هلا هين ما ناوي خبطة ما هاي مجموعة توابل صارت هاي الوجبة. ها تام تام مليون ها ما يخالف هسه هذا اصفر هذا احمر لا هسه تشوف لك اياه. لا لا هسه هذا اقول هذا اصفر. استاذ العزيز انا عندي مجموعة بهارات فالصبغ الاحمر شوية طغى هاي المرة ولا هو كله اصفر وهسه شوية عالجته على مود ينطي صفار. وصلت الفكرة عندي صبغين بيه. صار احمر شفنا يصير احمر. هسه انت هاي اصفر يصير احمر. وين؟ يلا تجيب له ماي تخلي بهذا شوف احمر يطلع. ايه ما تسيم فاصوليا وانا اللي دان راهو برنج وفاصوليا. اما بو بيش كشتر عين كسي خوي هدي ايبر اصلا دي ما يروج على بعض نابي قال حمر وجه معالجه بكري اكسر نابي بمينيا ايه ما تسيا وجوره تسيا اما جورو سين استبابين سردابه يبابرون زين بطاله يشيلي هموي بطاله خوارو ايش ما بيني والله مويكا هي وليله سيرم دوكالا تسيام دوكالا ام صاحبانا تسياما هاكا ام صاحبي تسياما دوكالا سيريكا يا بيرانا غير بتشوك الداناوا دوكالا حياة ما بينتي دوكالا شيء ازاني تو دوكالا كشيء ازاني اي والله حلو في تو استا هاولاتي دي اخواني لا بالتوصيل توصيل
خاوەنێم چێشتخانەوە بەنیاز بوو تیمەکانی تەندروستی بە فرای نەکەوێ بەڵام پێشوەخت تیمەکان هاتنە ژوورەوە بەرەوەی دەرگاکەی کلید بکە لە چاڕوانی بەڕێز عەلی جەمیل لەبین تاکو خۆی تیمەکەی لێپرسینەوە لە ئەم چێشتخانەیە بکات و لە ڕووی یاساییەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە پشکنینی ورد بۆ ناو چێشتخانەکە بکات ئایا مەرجە تەندروستیەکان لە ناو چێشتخانەکە جێبەجێ کراوە بە تایبەت لەم کاتەیە تای خوێنبەربوون تەنگی بە شار هەڵچنیوە و پێم باشە تیمەکان خۆیان پشکنینی ورد بۆ نێو چێشتخانەکان جام بدەن کاتەکە بۆوان بەجێ هەڵم کە کاری خۆیان بکەن ئەمە ئەکبەر غەڵەتە خاوەن دوکانەکە خۆی جگەرە چێشی خاوەن چێشتخانە خۆی جگەرە لە ناو چێشتخانە کێش ئەمە ئەوەتە سێریکە خاوەن چێشخانەکە جگەرا کێشە ها ئەوەت ئەمە چۆنە بێخە نابێ بە هیچ جۆرێ نابێ ئەتوانێت لە دەرەوە بیکێشێ بڕات دەرەوە جگەرە بکێشە بێتە ژوورەوە تێگەی وەرن یارە لە ژوورەوە تیمەکان سەرقاڵێوەن يا شو علي هاي صاير اخضر تعال وين الاخضر بالموضوع؟ يا هاي خذ يا يا استاذي شنو هذا مو خضر فيدو اروح لك لا استاذي هاي اسود يلا هذا الدم يلا يا دم استاذ ما يصير يطلع من اللايلون من اللايلون من اللايلون شو تدري من بس هاي شنو هاي كلها كان باللايلون هو اللايلون مالته هيانا ما يصير هذا يابا انت تشتري من واحد هو يقص ما يصير يذبح استاذي طبعا بس اني هو يذبح ممنوع اصلا ممنوع بالمتزرة لازم بالمتزرة هو طبعا من المتزرة انت لا وين يلا يا متزر يلا انت يلا انت ادري ما يصير اخي ما يصير تمام كله اخضر صاير شوف اخضر هاي هسه اخضر لو لا تعال شوف تعال هذا دقيقة تعال اسمعي ثواني انا وياك تعال هذا الاخضر هذا ختم طبعا زين انت تعرف اكثر مني هذا ختم انت تعرف اكثر مني انا ما اعرف زين هاي السواد شنو هاي السواد هاي صوت انت هسه هاي السواد هاي الاصفر هاي وين الاصفر مو يطلع بس دقيقة استاذ احنا الدجاج 3 ايام ولازم اذا تذبح بالذبيحة اكيد افتهم قصدك هو 3 ايام يصير اكسباير بس اذا مجمد لازم بلايلون ماله هو فين بالله كله مكلف يعني والله ما في شيء وينه هذا لايلون مو لايلون مالته اخي هذا مو لايلون مالته هذا هو القصاب تدري يعني القصاب ما راح يجيب لك باكج هو اللي يجيبه هيك تروح للقصاب ما تشتري من قصاب ليش تشتري من قصاب مين اجيبه زين انت لازم بالمخزن عندنا مخازن بكركوك كله يبيع دجاج مستورد او عندنا متزرة واحد ناحية تازة انت تقدر تروح هناك تشتري مو على تعليماتكم ان شاء الله مو كل شيء تجيب هذا على تعليماتكم ان شاء الله زين عيني على شنو هذا بس ترى هو مو قديم ترى فعلا هاي اول تبارحه كلها يعني ما ادري مو قديم هاي كلها ختومات يعني مو يا ختم بس قول لي يا ختم شنو جزاره هذا كلها ختومات ما شنو هاي مو جزاره ختومات ما جزارة ما عندنا احنا عندنا متزرة واحد عنده لوجو واحد معكم كيف يسوي وينك واحد ما يصير اخي شوفه يصير شلون زردوا بورا شوبوا ها هموي تيكشو هموي اوتا تيكشو يلا دي باركن يلا علي هاي شيله ما دنگی حیوانە دنگی ئاژەڵە هەر هەمووی مۆرەوە بووە هەمووی تێک بەمەرجێک تای خوێنبەربوون لە چوار شتی ئاوە هەوا بڵاوە بێتەوە وە دەستیشی بەسەرایی 120 كيلو ده اتلافكي بوب كان داي تەنها لێرە لەناو ئەم چێشتخانەیە لە گەڕێکی شۆرا و 120 کیلۆ گۆشت و دونگی ئاژاڵ بە مریشکەوە 120 کیلۆ لە گۆشت و مریشک و دونگی حیوان دەستی بەسەرای گیرە لە یەکێک لە چێشتخانەکانی گەڕێکی شۆرا و ئێمە لە چاودێر لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ تیمەکانی چاودێری تەندروستی کەرکووک. دكتور للريوة هستا كم ختم بقوشتكاني وهي والله ما هذا كختمي هي مضبوطة إجازة إيش هي؟ إجازة ما نقبل بوش تدريها
والله ما اوصل بازارني ها والله نتانيش بازار ئێمە بۆ نەمانێشتەوە يعني حکوومەت بۆ علاقەتە تو جۆ بگرە ئەگەر ئێوە پابند بن لەگەڵ هاوڵاتی پابند بێ بە حیاتی نەخۆشی تەشەنە ناکە يعني حيوانات نەخۆشی تەشەنە ناکە هیچ والله ما بس لدول امره قاسما ل 2 مليون بود 200,000 ڕاستەکەی وانا عتب ڕاستەکەی يعني استني حاليا بزر لي شكل ڕاستەکەی ئێستا با سێرێ گۆشتەکەیانش بکەین تشتي غلط وفيه ابو خطر حمو ديما نانا ئێستێمە ئەوە تا کامێرەکەتان ئەوە تا هەمووی ختم هو كاره اوانش تربت ئەم گۆڵکەشەوە تا دوو ختمی پێوێ بەس تۆزێ بڕۆ لە سێریکە ئەوە تا ختمی پێوەیە ئەمە زۆر مەزبوطە ئیجازەی شێرە لكن جاولوا ما اجازه مانع 1000 وصف 59 لكن جاولوا حتى استا ئێدە وڵی باشە دەستان خۆش بێت تو لە 2019 هەتە هیچە لێرە لە 19 هەتە ئەمە چی ئەم دوونگانە عێراقیە یا بس كي بازار دنيا خذ زي ما بس ما دروش امر دو برسه بغين دون ام دنا 15000 لسرما ورا ب 8000 يدم نا والله ئاوا بازار وشي دبي بحمي ب 8000 چەند لەسەرتە؟ 16 ئەیدەیتە چەند؟ ب 8000 ورا بيبه بەزەرت بازار نيه تەواو خەڵکە ترسێ گۆشت بخوا بۆ لە بۆنەی ئەم نەخۆشیانە نەخۆشی زۆر بڵاوە بۆتەوە ئەم نەخۆشیانەش کوشندەیە ئێمە هاوڵاتیان ئاگادارەکەینەوە چەندێک ئەتوانن یعنی ئاگادار خۆیان بن ئەو گۆشتەی ختمی پێوە نەبوو نەیکڕن ئەو دوکانەی خۆی سەڕێ بڕێ نەیکڕن خەبەرمان بدەنێ بۆی ئێمە دەست بەجێ بگەینە و ئەو جێگایە و ئێمە ئجراعات بکەین لەگەڵی دەستان خۆش بێت دکتۆر. سەر هەردوو چاوە ڕێزان هەوڵەکانی چاودێری تەندروستی کەرکووک بۆ خزمەتی هاوڵاتیانە و دروست هەر لە گەڕێکی شۆرابین هەڵمەتی چاودێری تەندروستی کەرکووک لە دوای بڵاوبوونەوەی تای خوێنبەربوون پێشتریش هەر بەردەوام بوو لە ئێستا چڕتریان کردوێتەوە بۆی خزمەتی زیاتر بە بواری تەندروستی بگەێنن لە ناوشار من لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بوو تێبینی لەسەر دیوارەکە چی ئێمە ئەمە ئەم دیوارەیە ئەمە بە پێ ڕێنمایەکان ئێمە نییە ئەم چنگاڵانە بە پێ ڕێماکە ئێمە نییە ئێستا ئەم چنگاڵە هامە ئستیلە ئەمە بینیتە ئەمە ستیلە هەموو چنگاڵەکان لەمەمانەوێ ئەوە ئالێن نییە لە هەموو کەمەت نیتە واز بێن ئێمە لەمەمانەوێ داین دوای بڕۆ لە حیمی بکە ستیل ستیل لەمەمانەوێ ئێستا لەمەمانەوێ داینە ئێمە لەمەمەوێ ئاوا داینە حیات تۆ تاوانە هەمووی ستیلە هەتە ئەمانە ئەمە غەڵەتە پیسامە ئەمە سەحی نییە بان ئەمەش دایمە پاچیکەنەوە جوانیکەنەوە دوکانەکەتان ئەو چنگاڵانە گەرێ هەمووی نەمێنێت دیوارەکە گەرێ یا کاشی بکەن یا گەرێ ئەم گەچەیە سێریکە پیس بووەم سوبغ ئەخازانم سەقەتە سەقەت دیوارەکەتان زۆر کەش تو ئەگە ئەتەوێت لە 59 دوکانتان هێگەرە کاشی بێ کامل ئەی چی ساتور بۆ دە ئەم سەقفەش لادا ئەمی گۆشتە سێریکە چی پیسەوە پیسە پیس لایدا هەمووی ئەمە لادا سوبغ زەیتی بکە سەقفەکە دیوار گەرە سوبغ زەیتی بێ یا گەرێ کاشی بکەی بەس تۆ کە پارەتێک کاشی بکە نەجات دەبێ یەک جارە ئەم سوبغ زەیتی گەرێ هەموو دوو مانگ جارە پیسە بێ ئەم مەفرەما ئەم مەچینەی گۆشتە بزان ستی لە ناوەکەی سێریکە تێگەی ئەگەر بێتە پێشەوە ئەگەر کامێرەکە بێتە پێشەوە بزان چەندێ جوانە ستیلە ستیلەمە ئەمە لە هەموو دوکانەکان بە ئەمانە بەکاربێنن ئەمە تەندروستە ئەمە تەندروستە جوانە یعنی شتی جوان دکتۆر عەلی ئەڵێ جوانە پاکە ئەڵێ پاکە ئەمە هەر ستیلەکەی بریقاداتەوە بینیتە سێریکە بزان ئەمە ناوەکەی هەمووی ئەگە کامێرەکە بێتە سەریەوە کامل ستیلە ئەمە کامل بینیتە سەمە ناتوانێت هیچ بلێ ئەمە زۆر مەزبوطە 100% ئەوەیشی عینن 100% مەزبوطە دەستخۆشی لەکەین بۆ ئەمانە دەستخۆشی لەکەین بۆ گۆشتەکە ختمی پێوەیە بۆ ئەو مەچینانە کە قیما بێتە قیما دەستخۆشی لەکەین ینی دکتۆر شتی جوان ببینێ دەستخۆشی لە خاوەنی شوێنەکە شەکە شتی پاکش ببینێ جێی سوپاس و پێزانینە ئێمە لە بەرنامەی چاودێر لەگەڵتان بەردەوامە بین بەڕێزان.
دکتۆر بەرلەوەی بینە کۆتایی بەرنامەی چاودێر لە کۆتا ڕێنمایی چییە بۆ وڵاتیان ئێستا ئێمە لەم وەرزە لەم پەتای تای خوێن بەربوونە ڕێنمایی چییە بۆ وڵاتیان والله ئێمە داوا لە هاوڵاتیانی شاری کەرکووکی بە شەرەفەکەین ڕێنمایەکانمانەوەیە داوایان لێکەی ئەو گۆشتەی ختمی پێوە نەبوو نەیکڕن ئەو ختمی کە پێوەیە ئەوە تەندروستە ئەوە لە مەتزەرەوە لەوێ فەحس کراوە لەوێ دکتۆر بەیتەری لێیە لەوێ بە جوانی فەحسەکرێ ئەو کاتەکە دێ بۆ لای قەسابەکان گۆشت فرۆشەکان چی بەو قەساباناڵی بەو گۆشت فرۆشاناڵی کە ئەمڕۆ لە دەرەوە گۆشت سرە بڕن و ڕۆژێکیان هەیە بدرێن بە دادگا یا دەستگیر بکرێن ئێمە داوا لە خاوەن دوکانەکانەکەین ئەوانی وا گۆشت دەفرۆشن ئێمە ڕێنمایی ئێمە بۆ ئەوان داوایان لێکەین ئەو گۆشتانیان ئەو حیوانیان وا لایەنە با سەری نەبڕن ئەتوانن بیبن بۆ مەتزەرە لە مەتزەرە لەوێ سەری برن هەم تەندروستە هەم لە ڕووی شەرعشەوە هەم حەڵاڵە بۆیان کە ئەیفرۆشن والله ئەوەی سەرێ برە لێرە نازان چی نەخۆشیەکیەیە ئەم دکتۆر نییە ئەم بەس قەسابە یعنی قەساب نابێ خۆی سەری ببرێ ئیلا گەرێ مەتزەرە ئاگادارکاتەوە بۆ لەوێ دکتۆری بەیتەری لێیە سپاس بۆ جەنابەت بۆ ستافەکەت بۆ تیمەکەت قوشتارگای کەرکووک کاکەوێتە ڕێگای تازە ڕۆژانە تاقیمەکرێت ڕۆژانە پاک و خاوێنەکرێتەوە هەر خۆیان لە خودی ئیش و کارەکەی خۆیانن و ڕۆژانە پاک و خاوێنەکرێتەوە لە پێناو سەلامەتی ژیانی ئەو هاوڵاتیانەی کە دێن لەوێ ئاژەڵەکانیان سرە بڕن و ئەم هەڵمەتی چاودێریکردنە بەسەر دوکان و فرۆژگای گۆشت و چێشتخانەکانیش هەل لەسەر ڕاستپاردەی جەناوی پارێزگاری کەرکووک و بەشی تەندروستی کەرکووک بە تایبەتتر کەرتیەکی چاودێری تەندروستی کەرکووکە بەرنامەی مریشمان کردو تقریبا 250 کیلۆیە لە گۆشتی مریشک و گۆشتی مریشتی بەستووە ئەمە هەمووی تێک چووە ئیسای نێرین بۆ لەیلان لەوێ هینێکمان کردێتەوە هین ئاژەڵە بۆ ئەم ئاژەڵانەی وا بێ سەر و بەرن بۆ ئەمانە ئیستا یەکسەر ئەینێرین بۆ ئەوێ لەش ساغ بن ئەو گۆشتانەشی کە دەستی بە سەراگیرێ دکتۆر عەلی وتەنی ئەبرێت بۆ لەیلان بۆ لانەی ئەو سەگانەی کە بێلانن لەوێ مەحمیەکیان بۆ دانراوە و دەدرێت بەو ئاژەڵانە لێرەیە بەرنامەی چاودێر دێتە کۆتا تا پرۆگرامێکی تر ڕێزی محەممەد عەلی و ستافی بەرنامەی چاودێر قبول بخوازن لە خۆشییا بن.